ڕاوێژکاری گەورە هیچ خودایەک جگە لە خۆڵخێنەری ئاسمان و زەوی لەم جەهانە گەورەدا نییە. هیچ خودایەک جگە لە خۆڵخێنەری ئاسمان و زەوی لەم جەهانەدا نییە. خدای ئیبراهیم، خدای نوح، خدای موسی کلیم الله، خدای داوود و سلیمان و خدای عیسی و خدای آخرین پێغەمبەر کە ستوودەیە و جەهان چاوەڕوانیەوە. خدایەکە تەواوی پێغەمبەران لەلای ئەوەوە بۆ ڕێنمونی خەڵک هاتووەن. خدایەکە بە تەواوی زاڵمان وادەی جەهەنەمی داوە و جەهەنەمی ئەو جێگایەکە بۆ تەواوی بتپەرستان. ئەو تەنیا نییە، ئێمەش قسەکانی ماکسیمیلیانوس بەڕاست دەزانین و ئیمانمان پێیەتی. لە نێوانی ئێوەدا کەسێک هەیە کە بچێتە ڕیزی ئەوانەوە؟ بەڵێ، هێشتا هەن کەسانێکە دەیانەوێ وەکو ئەوان بن. هەرچێک کە برایانی ئێمەوتیان ئێمەش قبوڵی دەکەین. ئیمپراتوریش وەکو ئێمە ئینسانێکە، نەزیاتر. ئێوە دەڵێن کە خوداییکردن بەسەر خەڵکدا دراوە بە ئێوە. ئایا دەتوانن خۆتان لە خواردن و خەوتن بێنیاز بکەن؟ یا لە مردنی خۆتان بەرگری بکەن؟ ئیدی بەسە! بەسە! تۆڵ بەسیان کەن! بیان کوژن! ئەوان دەبێ بسووتێنن! نەتەنیا دەبێت کۆڵ بەسیان کەن، بەڵکو ئەوان نابێ سەل و ئاسمان بمرن. من ئەوانم بە زیندویی دەوێ. مردن بۆ ئەوان کەمە. دەبێ بەڵایەکی زۆر بەسەر ئەوان بێنم. فدیاس! باڵە خاوەنشکۆ بە شکەنجەخانەی ژێردەوینی کۆشک بیان بە ئێمە لە شکەنجەکران ناترسین. ئێمە پەنا بۆ مەسیح دەبین، پەنا بۆ خوددا دەبین. وەرن! خاتون! لەکوێی خاتون؟ لەکوێی؟ خاتون لەکوێی؟ خاتون! چی بووە؟ خاتون هێنن ئەوەی کە نەدەبوو بووهەیە ڕوویدا. جەنابی ماکسیمیلیان قۆڵ بەست کرد. چۆن؟ نازانم، تەنیا دەزانم ئەوانیان کردووە. هەڵبەت سودینیانوس، مارتینوس و دینوسیوسیشیان کردووە. دروشکەکە ئامادەکەن. بەسەر چاو هەرستا. دایە! دایەکیان دایە! لە ماڵ بمێنەوە کوڕم.
بمێنەوە دایە هێشتاش ناتوانم بڕوا بکەم تا ئێستا لەم بارەیەوە هیچ قسەیەکیان نەکرد بوو وەکو باقی لەسەر بەندەی ئێوە داکۆکیان نەکرد و لە بەرامبەری ژۆ پێتەردا چۆکیان دادا و قوربانیان دەکرد ئەگەر هێشتا گیانم نەچێشاوی لەبەر ئەوەیە کە جاری گیانی منت ڕزگار کردووە من سبەی نییە هەموو ئەوان لە خاج ئەدەم و بەردەبارانیان دەکەم قوربان و ئەگەر گیانی من دەبێتە هۆی ئارامشی جەنابی ئیمپراتور ئامادەم کە ئەویش بەخت بکەم قوربان فەزاحەت و سەرشۆڕی ئەم شەو گیانی هەزاران کەسی وەکو تۆ هیچ کات قەرەبووی ناکاتەوە من چەند جار دیومە کە ئەوان لە بەرابەری پەیکەری خودایان نەوەدڵ سوزدەیان دەکرد دەبوویایە زووتر ئەوانمان ناسیبایە و وا سەزامان دابان بەداخەوە کە لە گەورەکان بوون و کەس نەیدەوێرا دژی ئەوان هەنگاو هەڵگرێ وتان کە ئەوان لە گەورەکان و نەجیبزادەکانی ڕوومن کەوایە ناتوانین بێدەنگ ئەوان بکوژین هەم لە ڕوومدا ژاوەساز دەبێ و هەم لێرەدا قوربان باشتر وایە تا کاتێک ئەمپراتور لێرەیە هێمناتی ناوچە بپارێزین جەنابی تیوس هێمنایەتی ئیدی تێک چۆ و کەسیش ناتوانێت پێشی پێ بگرێ ئەم قسانە درستە بۆ گەڕاندنەوەی هێمنایەتی باشترەکە ئەم خاینانە هەرچی زووتر سزا بدەین من وای لێ نازانم تۆ باشتر فیلادلفیا دەناسی تۆ وا دەزانی مردنی ئەمانە دەبێتە هۆی هەراوهوریا ئەگەر ڕاستیەکەتان بوێ بێت دەنگ و هەراش ناکرێ قوربان ئێوە خۆ خەڵکی ڕۆم باشتر دەناسن ئێوە خۆتان ئەمانەتان بە ناوی ڕاوێژکار نردووەتە ئێرە و بنەماڵەی ئەوان بەباشی دەناسن قوربان بێگومان لە ڕۆم ئاژاوەیەک ساز دەبێ لە فیلادلفیاشدا ئەوان بەدەسەڵاتن و کاری جوانی ئەوان لە نێو خەڵکدا خۆشەویستی کردوون باشترین ڕێگاوەیە کە ئەوان ناچار بە تۆ بەکردن بکەن ئەگەر ئەوان لە ئاینی خۆیان دەستیان هەڵگرت زۆربەی خەڵک بە دوای ئەواندا لە مەسیحیە دەست دەکێشن پاشان دەکرێ هێدی و بێدەنگ ئەوان لەناو ببین قوربان من وا دەزانم کە وەدواخستنی سزادانی ئەوان بە قازانجی ئیمپراتوری نەبێ واگەر حاضر نەبوون تۆ ببکەن و پەشیمان ببنەوە ژیان شیرینە قوربان ئەگەر بە زبان نەکرا وا دەزانم ئەشکەنجە ئاکامێکی هەبێت قوربان ئەمەش خراپ نییە بزانم چی دەکەی درێژەی ئاهەنگی ئەم شەو دەمەوێ سبێنێ بە چۆک دادانی ماکسیمیلیان و دۆستەکانی بەڕێوە ببەن هەرچی جنابی ئیمپراتۆر بفەرمۆن